خێر بێ کاکەریم شارەی لەو سپاست دەکەم تۆ بەڕێزی برادرە چکەوی ماوەکە ئەمە لەبەی کردێ لە بە عقاراتی ها دیارە دەورەمەند بووی کۆرە تەوڵەمەندی حاڵیی وەڵڵی ئەوی ئیش بینەمایە ئەگەر ئیش هەبایە ئەم لەگە کاسەرۆنی داهاتم خزمەت جەنابەت خەم مەخۆ لەگەرمە وەسەد باش دەبی دەتکەمە دەستە ڕاستی خۆم بەڕاستە هیچ خەمن نەبی وەڵڵا شانازیە بمە دەستە ڕاستی بەڕێستا لەگەڵمان با دنیا بە وەسەد باش دەبی مادەم وەیە بە بۆنێ ئەو ڕۆژە خۆشەی ئەو قسە خۆشانە حەز لێ پێکەوە پێکەشێ بدەین ڕاست دەکەم ئاوستە داوای لێوردت دەکەم بەڕاستی ئەم لەشتان و پێ ناخورێتەوە فێر دەبی کاک شوالە سەرەر زۆر باززانانی وری ئەمە بپسی بە سەری بخۆمەوە سەرخۆش دەوە نۆش نۆش پێم ناخورێت قمەشی باش ئای خوایە کورەوە ژاهدا چیەوە شتێکم دەلێ فێر دەبی هێواش هێواش لێڕادی بەڕێزان دەست پێ بکەین با دەست پێ بکەین ئەمن ئامادەمە ئەگەر هەر اتفاقەتەکان هەیە هەر قسەکتان هەیە پێکەوە پێشەوە دەست پێ بکەین ئەمن هیچم نیە ئامادەمە پێم باشە لەسەر 50 وەرەقەی دەست پێ بکەین کورە کاکە 50 وەرەق گەلە زۆرە سەروەر 50 وەرەقە پیاوە ناوی بترسێ باسی بی ڕاست دەکەن با سەرەتا لەسەر 30 وەرەقەی بدەدا بزانین تەواو. نەبی تەواو. باشە لەسەسی ئەوە تەوزەکە ئەیوای سەرکەوتن دەست خۆش ئەوە ڕەسیدەکانمان داخیلکە ئەوەش مۆبایلەکەیمە بەو قورانەش برێ چاودێریێکی چڕی ئێرە بکەن باشە باش کاک شەڵە چاودێری چدایەکە لە ئۆگۆ ئێرانە بەدەستیتان کردیتەوە نا ناهیز نییە بە خۆی هەر پێویستە ئەکیدەوەی بڕوا بکە هیچ نییە باش تەواو کۆدەکان وەگرت هەر کەسێکە بردیۆ دێتە سەر حسابی زۆر دەست خۆش دەست دەست خۆش تو دەتوانێت باش هەر قسمەتان هەبوو لە دەری سپاس سەروە بڕۆ
والله عمري قاعوش تبني باشا باش شنكور نوا تصدقي هذا وصل بس تساوي بس تساوي واحد من تلمسون شكل ورقة ورقة ماشي رجع معي يلا ضرب ما في كاكا من تقي تقي هذا والله طب أوش بيتو توا فيروزة سباس الدكام كاك سرور دەتوانێت تا ئێرە بێی کاکە کاکەریم بردیەوە پیرۆزە ڕاستیدەکەی لۆ تەحویل پیرۆزە شخصوانية كاكا ئەوە لەکنم کۆدەکە هەیە ئەم لێستا داخلی دەکەم زۆر باش كاكا أجل نبي إجازة من دلهم درو ئەوەش سی وەرقا لەس حساب هاي بجني سابق پیرۆزە بس الخوش پیرۆزە کوڕە کاکەریم ئەتوندی وتی سی وەرەقەت بردەوە دەچێ کورە دانیشە کاکە كاكا دانیشە وقتك كاش درنجة بخواي نبيهم برو سلوى ئەوڕۆ بەختەکە دەیاتوە گەمەی نوێکەوە لەسەر دەفتەرە چی؟ دفترة؟ نعم نعم لقبت عندكم بس دفترنا نوێکەوە لەسەر شێز وەرەقەی نص الشيء نوێکەوە تەوا ئەو وەرەقان تێکەوە يلا سلام کەواتە کۆدەکە حازرە بەس ئەوێ ئەگۆ لا تعرف ضني ببەنەوە ئەم قوم داخلی دەکەم أنا قلت سبي أنا محاسب پیرۆزە لە هەر کەسێک بردیەوە ئەو کاکەریم بەختی هەیە ئینشاڵڵا دەباتەوە کچم بەڵێ دایکیان چیتان کرد خانووتان دەستکەوت؟ دایکیانەوەی باوکم جارەکەی کە دۆزیەوە بۆ خانووە هەرەوەتان گرت بەڵێ ئەی بۆ قاچیتان کرد کچم وڵای قاشمان کرد دایکیان کچم بەمنە مەسروفی پێ مەکە ناخەمە نەبێ دایکیان ئەریدایە باوکم بۆ دیار نییە کچم پێشەوەی بچێتە دەرەوە تێم شۆ درەنگیەمەوە هەنێ ئیشم هەیە کاکەریم فڕەچی لێدا هەموو خوارد و تویسی نەخواردەوە أو بابتي أوش نوتو نميش وتصوري أول رقيم لك وأخويا دیسان تەقی ها ئافرین کوری باش ئەدی لۆ دەری نازانم والله بجد نازم شانسا يا وستايج وستايج باش پیرۆزە ماوەستا پیرۆزە کاکەریم باشترین گەمەی دەکا كاكا ئەوەش مایمە سەر کاکە ئەو ڕەسیدەی لۆ کاکەریمی بنێرە پیرۆزە کاکە شێست وەرەقە بۆ نییە شێز شيز 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 شێز كاكا کاکەریم وشو هرسا ده مش شخص زول دست سبب زول سباس كاكا أظن نبي إجازة براي خوتام دن برو فەرموو غمش دان نبي لما باش أمن همش شيء ديمينا أو تعزب بول زيمان كاكا قام همش شيء أو هذا دفترك دو دفتران بابو كاكا لونا صندان ليش عقاراتي ده كده كايش كاكا سبي کاکەریم ئەمەش ئەو ها دەورەمان بووینە الرأس دكي كاكا مضرو چاوەڕێ دەکەی باش كاك شالا
یەکتر دەبینەوە بە یەکتر دەبینەوە. خواحافیز. خواحافیز. فەرموو. کاکشانە پێ چۆم ڕاست پێ بێ ئیشەشی زۆر چاکت کرد. دەستت خۆش بی. بەڵێن دەدەم کە وەی لێ بکەم یەک پرسی پێ نەبینێ. ڕاست چاک وایەوە هیچ کەم نەدەویست. بێخەم بە حساب کە چا بووە حاوەلە بکە خەڵکی زیاتر بینە، خەڵکی دەورەمەند بینە. سوپاس دەکەم بەڵام جێسیقەی بن. هەیە زۆریش هەیە بەس تۆزێک بێ بتمانن. نانە خۆت دەزانی ئیشەکەی بووە. باش ئەگەر یەک جێسیقەی نەبوو بە هیچ جۆرە کۆنتاکتی لەگەڵ نەکەی. بێخەم بە لەو بابەتی بێخەم بە. زۆر زۆر باشە. ئێستاش بە برادەران بێ خوان حازر کە دەچمە مەزرعی باشە. لەسەر چاو لەسەری زەرتی سەرچە.